سەرەتا لەگەڵ بەڕێز ڕەشاد مەخموری جێگری لێ پرسراوی مەڵبەندی مەخمور کە بەڕێزان لە شاری هەولێر و لەگەڵمانە بێ بە سوپاسەوە کاک ڕەشاد ئەم کاتت باش. سەرەتا ئەمەوێ وەکو بیرهێنانەوەیەک بۆ بینەرەکانمان ئەوێ ڕۆژێمان بۆ باسکەی کە چۆن چۆنی بوو. سپاس بۆ دەرفەتە، سڵاو لە ئێوە، سڵاو لە جێگرانی کەناڵی کورسات نیوز. دیارە لە ساڵیادی ئازادکردنی شاری شەهیدان شاری مەخمور سەری ڕێز و نوازش دادەنێنم لە ئاست بەرزی کێلەکانی شەهیدان کە بە خوێنی ئاڵی خۆیان شاری مەخموریان ئازاد کرد. دیارە ئەم ڕۆژە بۆ ئێمە کەمتر لە 72 کاتژمێر چەکداران ترۆریستانی داعش تاریکپەرستان هاتن ئەم شارەیان گڵاو کرد. ئەبڵام خۆشبەختانە ویست یاخود خواستی سەرکردایەتی سیاسی کردوەکە ئەوی جەنابەت ئاماژەت پێکرد. ئەم خواستە زۆر گەورەتر بوو لەوەی کە دڕدۆنجی یاخود دڕدۆنجیەکان بەلاوە بدرێتن یاخود ئەوەی حزباتی بچووک بلاوەندرا. دیارە لەسەر ئاستی باڵا سەرکرداتی پارتی دیموکراتی کوردستان بەڕسمی داوای لە سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد کە هەولێر کەوتۆتە بەر هەڕەشە. بۆیە دەبێ شتێک بدۆزینەوە بۆ ئەوەیە. دیار سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە جەنابی کاک کۆسەت و کاک بەختیار و کاتە ڕابردی قۆناغەکانیان دەکرد لە حزوری ماوزرا کە نەخۆش بوو. ئەم قۆناغە قۆناغێک بوو سەرکرداتی یەکێتی وەڵامدەرەوەیەکی پێویستیدا کە دەتوانین بڵێن وەک ئەوەی کاک سەرک بافڵ باسی کرد بە 88 ئەکاربەندی دژە تیرۆر تێکۆشەرانی دژە تیرۆر زائیدەن هەردوو فەوزی سێ و حوتی جەنابی کاک کۆسەت و کاتەکە جێگری سەر و شەهرێن بوو. ئەمانە کۆمەڵێک بەشی کاریگەری سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو ڕۆژی پێشتر هاتن بۆ هەولێر پاش نیوەڕۆی کەش کە هاتن لەم ڕۆژە چۆن هاتن هێزی دژە تیرۆری ئێمە هەردوو فەوزی سێ و دوای سێ و حەفتی عەفو سێ و حەوتی دیوایەکانی سێ و حەوتی جەنابی کاک کۆسەت شەڕ ڕۆنەوە خوارێ زائیدەن ئەم هێزانەی تریش کە هی حزبولانە کوردستانیەکان زائیدەن خەڵکی خۆبەخش لە شارەکەمان کە توێنی بوو بە ئازادکردنی شارەکەی خۆی بەیەکەوە هەمومان کەرنەڤاڵی ئازادکردنی شارەکەی خۆمان ڕاگەیان کە ئەمەش بە خوێنی ئاڵی دوو شەهید ئەم داستانە گەورەیە. هاتنی دژە تیرۆر بۆ پاراستنی شاری هەولێر و ئازادکردنی شاری مەخمور چی لای خەڵکی مەخمور دروست کرد کاک ڕەشاد گەڵاڵی؟ پێم وایە بە عکمی مێژووی ئەم هێزەیە. ئەم هێزە هێزێکی هێزێکە هێزی پاراستنی نیشتیمانی نەتەوەییە، هێزێکە دەتوانێت لە هەر وەکو ئەرچێک لە هەر شوێنێک ئەمریکا ڕاپەڕێنیتن. ئەم هێزە هێزێکی متمانە پێکراوە دەتوانێت لە هەر شوێنێکدا بنەی ئەنجامی دڵخۆشکەری پێبینێت. من پێم وایە بە شێوەیەکی گشتی هەر لە گوڵاڵە تا دەگەیتە شنگال ئەم هێزە لە هەر شوێنێک جوڵی کردی بێتن هێزێکی متمانە پێکراوی باوەڕ پێکراوە توانیتیشی بەگشتی سەرکەوتین زۆر گەورە بەدەست بێنتن و بەشێکی کاریگەریش بۆ لە پاراستنی خاچی پیرۆزی نیشتیمان و نەتەوەکەمان. ئەمە کە ئەم هێزە بۆیە ئەرچی سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانە گەشەی زیاتر بەو هێزە بداتن. ئەم هێزە هێزێکی تۆکمەیە بەڕاستی ئەم هێزە بۆ پاراستنی قوارەی نیشتیمانی و نەتەوەی مانگرنگە بۆیە ئەرکە لە قۆناغی ئێستاکە زیاتر پەری پێ بدرێتن. بۆیە ئەمە هێزێکە متمانە پێکراوە لەلایەن گەلەوە. ئەو یادەوەریە لە گشتیش یادی ئێوەدا ماوەتەوە هەمیشە مەسەلەن هەمیشە لە لای ئێمە من ئەمڕۆکە من لە مەخمور بوومە بۆ لە مەخۆر ڕاهاتمەوە بۆ هەولێر بە سوپاس دەکەین تەکلیفمان لەکرد هەمیشە لە قوربان ئاساییە من لە خزمەت داما ئێوە ئەم یادە پرشکۆیە دەکەنەوە من بەش بە حاڵی خۆم من لە خزمەتی ئێوە داما بۆی ڕاستیەکان بگەینم بە بینەرانی خۆشەویست ئەو کەناڵە خۆشەویستە. بۆیە من بە ڕاشکاوی دەڵێم تا ئەو دقی ئێستاشکە کە باسی ئازادکردنی مەخمور دەکرێت ڕاستەوخۆ باسی تێکۆشەرانی دژە تیرۆر و هێزە خۆبەخشەکان و زائیدەن وەکۆی ئاماژەم پێکرد هەردوو لیوای سێ و حوتی جەنابی کاک کۆسەت دەکرێتن. من لە ئەهەمیەت و لە خەبات و لە تێکۆشانی هیچ کەسێک کەم ناکەمەوە، بەڵام ئەم هێزە هێزێک بوو بەڕاستی بە بەرچاوی هەموو دنیا کە ڕاستەوخۆ
لە شاخی قەرەسووغەوە کە ئێمە بازارگەی پێدەڵێن لە بازارگەی ڕەشۆڕ بۆ بە بەرچاوی هەموو خەڵکی هەولێر لە هەولێرەوە ئەم هێزە هات بەرەو شقامی سەرەکی مەخمور هەولێر بوو کە گەیشتە قەرەسووغیش و شۆڕ بووە بۆیە تیرۆریستانی شەمشەمە کوێران کە هەستیان کرد ئەم هێزە هێزێکە گەڕانەوەی نییە جگە لە ئازادکردنی ئەم شارە بۆیە بەپڕپڕ بەڕاستی بە خۆیان ڕاگەیشتن کە گیانی خۆیان دەرباسکەن نیانتوانی ئەم بەم شێوەیە بۆیە قۆناغی یەکەم بۆ ئەم هێزەیە ئازادکردنی سالۆی مەخمور زۆر گرنگ بوو بە ئازادکردنی سالۆی مەخمور بە ڕاستەوە خۆ شوێنەکەی زۆر بەرز دەبێتن واتە دەتوانین بڵێن کۆنتترۆلی تەواوی ئەم شارەیە دەکەوتە ژێر چاودێری ئەم هێزەیە بە تابەتی قەناز بەدەستەکانیش بۆیە من وای دەبین ئەم هێزە هێزێکە ئەجێگەی شانازین بۆ ئێمە هەمیشە لە یادەوەریەکانمان لە بیرمانە لە نێو بیر و هزری ئێمە دەبینێن هەمیشە ئەم شەهیدەی کە خوێنی ئاڵی خۆی بەخشی بە بەرزی لە کنەمە دەبینێتەوە هەمیشە لە چێلی بەرزی ئەم شەیدانە هەردوو شەهید بە تایبەتی ئەم شەیدی دیجە تورێژ کە لە کەرکووک و چەمسەماڵەوە پێم وایە هاتبوو ئەمن لە ئاست بەڕاستی لە ئاست بەرزی ئەم چێلە بەرزی باڵای خۆم دادەنوێنم ئەمانە ڕازگۆ بوون بە ڕازگۆی هاتن بۆی خوشکبرایانی ئێمە لەم شارە ئازاد بکەن جێگای سەروەرین هەمیشە لە یادمان دەبینێنەوە باشە ئێستا مەسەلەن دەزانی ئێمە بۆچی یادی ئەو ڕۆژە دەکەینەوە کە دژە تیرۆر لە سلێمانیەوە هاتو بۆ هەولێر و لە هەولێرەوە بۆ مەخمور ئازاد بکات ڕوونەوانێ پەیامەکە کە تۆ سەباسی پەیامەکە زۆر ڕوونە باسی پەیامی باسی چێلی شەهیدەکانت کرد مەسەلەن شەید پشتیوانێکێک بوو لەوانەی کە لەوێ شەهید ئەمە مەسەلەن بۆ نمونە ئەمە خاچی یەکێتیە یان خاچی پارتیە یاخود خاچی کووردە بەڕاستی من ڕەنگە لە زۆر کەناڵی کات لە زۆر ئەوەی کە ئاماژەم بەشتە کرد من پێم وایە ئەم سیاستی کاری پێکرا لە ناوچەکە سیاستێکی هەڵە بوو هەمیشە ئەرچی نیشتیمانی بە خەڵکی نیشتیمان پەرۆ بەڕێوە دەچێتن ئەم ئەرکە پیرۆزانەی کە لە ڕابردوو ئەمە خاچی پیرۆزی کوردستانە بە تاکەی 100% یانی واتە هەموو خەڵکێکی نیشتیمان پەرۆ مافی خۆیەتی بێتن پارێزگاری لەم خاکە پیرۆزە بکاتن هەمووشمان مافی ئەومان هەیە تێیدا بژین چۆن مافی ئەومان هەیە تێیدا بژین مافی ئەوشمان دەبی پێ بدرێتن بین بەشێک بین لە داکۆچیکردن لە پارێزگاریکردن لە خاچی پیرۆزی نیشتیمان و زائیدەن لە خەڵکە خۆراگەرەکەی لەم شارەیە ئەم شارەیە من پێم خۆشە زۆر بە ڕاشکاوانە بڵێم 600 شەیدی سەنگەرمان بەخشیە لە پێناو خاچی پیرۆزە نیشتیمان بەگشتی شەیدانی ئێمە هەر لە بادینان ڕا هەتا دەگەی خانەقین هەتا دەگەیت سلێمانی سنووری کەرکک و هەولێر هەموو خەڵکی ئەم شارۆچکەی ئێمە کە مەخمورە واتە بەکۆی نەحێ و قەزا و بەکۆی نەحەکانیشتەوە گیانی خۆیان بەخت کە دێت پێناو ئازادی نیشتیمان بۆیە ئەمڕۆژ ئەگەر هەم ئەم هێزانە هاتبن زائیدن لەگە خوشک و برایانی ئێمە پێکەوە دەست لە نێو دەست بۆ پارێزگاریکردن لەم شارەیە یاخود بۆ ئازادکردنی ئەم شارەیە و وەدەرنانی داعش بەرەو ڕۆژئاوای مەخمور بە دووری 20 کیلۆمەتر من پێم وایە ئەمە تەواوکەری هەمان ئەو پرۆژەیە بووە کە تێکۆشەرانی ئێمە لە ڕابردوو بەشێک بوونە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی گیانی خۆیان تێدا بەخت کردیە بۆیە ئەمە چۆن ئێمە شانازی بە شەیدەکانی خۆمان دەکەین لە ڕابردوو لە پێناو قەزەی نیشتیمانی و نەتەوەی بمان بەخشی بە هەمان شێوەش ئەم شەیدانی ئەم ڕۆهاتن ئەم لەم ڕۆژە هاتن گیانی خۆیان بەخت کرد لە پێناو ئازادی شارەکەمان شاری شەهیدان شاری مەخمور ئەمەشیان بۆ بەڕێزت دەڵێ شاری شەهیدان کاک ڕەشاد ئێوە 600 شەهیدەکەتان هەمووی لە مەخمور و گوێر و دەشتی قەراج و کەندێناوە بەخشیەوە یان لە هەموو کوردستان 596 شەهیدمان هەیە هەر لە زاخۆڕە هەر لە زاخۆ دوهۆگڕا تا دەگەیتە برادۆست و تا دەگەیتە مووسڵ و کەرکووک و ئەم زەلەولا و هەتا دەگەیتە سلێمانی و قەرەداخ و خانەقین لە هەموو بستێکی ئەم کوردستانە بە خوێنی ئاڵی کوڕانی ئێمە لەم شارەیە ئاودراوە کەواتە ئێمە فەرق و جیاوازی نەبووە مافی خۆمانە شانازی بەڵێ نانانە لا ئێمە شانازیە بەوەی تێکۆشەرانی ئێمە نیشتیمان پەروەرانی ئێمە لە قۆناغ ڕزگار نیشتیمانیدا بەشێکی سەرەکی بوونە لە بەتایبەتی لە هێزەکانی دەشتی هەولێر و ئانە بە شایەدی هەموو دۆست و نیارەکان بۆیە ئێمە
مافی خۆمانە شانازی بۆ مێژۆ بکەین کە بەشێک بووینە لە قۆناغ ڕزگاری نیشتیمانی کوردستان تێکۆشەران ئێمە جانی خۆیان لە پێناو خاچی پیرۆزی نیشتیمان بەخش بکاتن بەڵام لەگەڵ ئەوەش هەمان ئەم تێکۆشەرانی ئەم ڕۆکە یاخود دوێنێکە یاخود لە قۆناغ ڕزگاری شارەکەی مە هاتن بە هەمان شێوەش لە سلێمانی و کەرکووک و جەلەولاو ئەوانە ڕاتن لە هەولێرەوە هاتن لە پێناو ڕزگارکردنی شارەکەی مەش خوێنی خۆیان بەخشی واتە ئەوانە دوانەی ئەم تێکۆشەرانە دوانەی لێگرێدراون بۆ بەردەوامیدان بۆ پارێزگاریکردن لە شکۆی نیشتیمان شکۆینەتەوە. بەڵێ کاک ڕەشاد کەواتە چەند گرینگە ئەو پەیامەی کە 12 ساڵ بەر لە ئەمڕۆ یەکێتی پشتی پارتی گرت لەگەڵ پارتی یەکێتی دەستیان خستە ناو دەستی یەک بۆ پاراستنی خاکی کوردستان ئێستاش دەست بخەنە دەستی یەکتر بۆ ئەوەی کارێمی کوردستان لەو دۆخە چەق بەستوو بن بەسکراوە کە ژیانی خەڵک ئالۆزە کە ژیانی خەڵک ناڕزای ڕەنگە ئێستا ئەمە باسی ئەو یادە دەکەین زۆر خەڵک بڵێ کاکە من لە دوێنێەوە لە سەری بنزینم یەکێک بڵێ مەسەلەن پارەی کارەبام نەدا یەکێک بڵێ کاکە وڵای نازانم کەی موچە دێ کە تەوەری دوایەمان پرسی موچەیە کەواتە ئەبێ ئەو پەیامە چۆن تەوزیف بکرێ لە پێناو ئارامی و پاراستن و بێکەوە و هاوبەشی ڕاستەقینەی کارکردن لە حکوومەت یاریێمی کوردستاندا. بەڵێ دیارە من بە پێی خوێندنەوەی من بەڵێ ڕۆڵی غیابی سەرکردەی کاریزما لە هەرێمی کوردستان زۆر بەڕوونی دیارە. من پێم وایە لەم قۆناغی ئێستاکە سەرکردەی کۆکەرەوەی هەموو حزبولایەنە سیاسەکان چونکە سەرکردەی کاریزمان سەرکردەی باڵا دەبی قوربانی بە زۆر ش بداتن لە پێناو پاراستنی شکۆی نیشتیمان و نەتەوەکەی خۆی نەک بە بەردەوامی ئەوەی ئێستا دەبیندرێتە من پێم وایە لادانە لە هەموو ئەو پەیمانانەی لە ڕابردوو لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی کوردستان بەگەلەکەی خۆماندا بوو ئەوەی ئێستا دەبیندرێتن لادانە ئەوەی ئێستا دەبیندرێت بەڕاستی پێچەوانەی ئامانجی باڵای خەبات و تێکۆشانی ئێمە بۆ لە پێناو ڕزگاری نیشتیمانی یاخود لە پێناو پاراستنی شکۆی نەتەوەکەی خۆمان بۆیە ئەم قۆناغا پێویستی بە سەرکردەیەکەیە بتوانی بەخشین بەسەلبێنیتن بۆی کۆکەرەوە بیتن سەترێک بی بۆ کۆکردنەوەی کۆی من پێم وایە کەسێک دەتوانی ئەم ڕۆڵە ببینیتن بتوانی بەخشین زیاتر بداتن من سەرکرداتی پارتی وێچەتی بە درێژایی مێژوو سەرکرداتی پارتی وێچەتی ڕووباری خوێنیان بەخشە لە پێناو قەسەی نیشتیمانی و نێتەوەیمان بۆیە ئێستا ئەم قۆناغی ئێستاکە چەق بەستووە گەورەترین زیانی بە کێشەی نێتەوەی نیشتیمانیدایە گەورەترین زیانی بە یەکڕژی نیشتیمانیدایە لەنەوە هەرێمی کوردستان بۆیە ئەرچی نیشتیمانی ئەرچی سەرەکی سەرکرداتی ئێستای پارتی وێچەتیە لەم قۆناغی ئێستاکە زیاتر دانیشن بە یەکەوە دیالۆگ بکەن من پێم وایە دیالۆگ زیان بە کێشەی ڕەوای کورد ناگەینی دەرەنجامی لە کۆتاییەکە بە هەموو ئەو ململانەیە و پێشمان نە پارتی دەتوانی یەکێتی ئاوتکە و یەکێتیش دەتوانی پارتی ئاوتکاتن بۆیە گەڕانەوە بەسەر مێزی گفتوگۆ بۆ دیالۆگ بۆ چارەسەرکردنی کێشەکان تاکە چارەسەرە ئەم ڕۆژ تۆ نەگەی ئەو باوەڕێی کە ڕێگای دیالۆگ هەڵبژێری من پێم وایە بەیانی دەبی بگەڕێەوە سەر ئەو ڕاستیە چونکە تاکە چارەسەر بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان چەوتیەکان ئێستا کە لە حکومڕانی هەرێمی کوردستان بەدی دەکرێت من پێم وایە دیالۆگی ڕاشکاوانەیە لە نێوان سەرکرداتی پارتی وێچەتی و کۆی ئەو حزبولایەنە سیاسیانی کە ئێستاکە ڕێژەیەک لە کورسی پەرلەمانیان هەیە یاخود پێگەیان هەیە لە هەرێمی کوردستان من ئەوە بە چارەسەر دەزانم چونکە دیالۆگ بەڕاستی لە شوێن تەقە دیالۆگ ئەساسترا گفتوگۆ ئەساسترا من پێم وایە قۆناغی کوشتن و قۆناغی تەسبیەکردنی یەکتر کۆتایی هاتیە هەردوو لاگەیش نەقەنەعەتێک کۆمەلگای نێودەوڵەتی نەشەر لە یەکتر قبول دەکەن دەشبێ ئەم پرۆسەیە چکە ئێستاکە هیچ دام و دەستگای شەرعی بەرەو کۆتایی هات یعنی هیچ نما ئەنجومەنی پارێزگار نما ئەتو خۆ دەزانی ئێستاکە حکومەت نما پەرلەمان نما ماوەی زۆر باشە خۆ دام و دەستگای شەرعیەکان دەستوریەکانیشمان ئەمە بەرەو ئینهیار دەکات بەرەو کۆتایی دێ بۆیە دەبێت سەرکردایەتی وشیارانەتر بە ئاگانەتر بۆی لایەنە یاسای و دەستوریەکانی خۆمان لە دەست نەدەین پێگەی هەرێمی کوردستان زیاتر لاواز نەبێتن مەفرۆزای سەرکرداتی پارتی وێچەتی لەسەر حاڵەتێک دروست بێ کاک ڕەشاد گەڵاڵی سبەینی حاڵەتێک دروست بێ مەترسێک دروست بێ لەسەر ساحلینەوە مەسەلەن لەسەر دەوروبەری کەرکووک لەسەر مەسەلەن گەرمیان یەکێتی داوا لە پارتی بکایە لابابێکەوە بیپارێزین پارتی داوا لە یەکێتی بکە ئێستا هەر ئێستا کە ئاوا بە بن بەس گەیشت و نابێ بۆ یەکتری بکەن من پێم وایە
زۆر دواکەوتن پارتیوێچەتی بەڕاستی سەرکردایەتی پارتیوێچەتی دواکەوتن لە دانیشتن لە زمینی خۆشکردن بۆ دیالۆگەی ڕاشکاوانە دەکرا زووتر ئەم دیالۆگە گفتوگوۆیە بکرابایە هەرسەندە ئێستا کە هەوڵەکان هەوڵێکی چڕ هەیە ئەو هەوڵە چڕە چەند بە ئەنجام دەگا نازانم بەڵام بۆیە ئەمە سەرتاش باسی سەرکردی کارزبام کرد تۆ هەر کەسێک بوێتی ڕۆڵ ببینی سەرکردی کارزمابی دەبی ئەو بەرجی حزبی خۆی لەبەر کاتەوە بەڕاستی ئەو کاتە تۆ دەتوانانی ڕۆڵ ببینی ئەگەر بەرجی حزبی لەبەر نەکەیەوە ناتوانانی بۆیە من پێم وایە سەرکردە سەرکردەیەکی نەتەوەی نیشتیمانیوی هەڵکەوتوی ئەوە بی باشتر لەوەی سەرکردەی بەتیانە یەکێتی بی یاخود پارتی بی لەم قۆناغ ئێستاکە من پێم وایە لە غیابی جەنابی بامزەلال و لە غیابی ڕانیشا جەنابی کاک نێشەروانیش ئەوانە باشترین دەرفەت لە جەنابی کاک مەسعود ڕەخسا بوو بۆی بتوانیتن ڕۆڵی باڵاتر ببینی بەڵام داخەکەم ینی من پێم خۆش بوو بەڕاستی ڕۆڵی باشتری بینی باە بەڵام نەیتوانی ئەم ڕۆڵە بینیتن بۆیە دەکرێتن لەلایەن سەرکرداتی کۆی حزبولانەکان کۆی خەڵکی نیشتیمان پەروەر کۆی ئەو خەڵکانەی کە بە پەرۆشن کوردستان ئارام بێتن سەقامگیری ئاسایش هەبێتن گەشەی ئابووری لە وڵاتی ئێمە هەبێتن دەبێ پەرۆشی ئەوەشیان بیتن هەنگاو بنێن دوو قسەی خێر بەڕاستی لەلایەن سەرکرداتی پارتیش و زانین سەرکرداتیەکی بکەن بۆ ئەوەی بتوانرێت زمینێکی باشتر فراهم بکرێتن بۆ دیالۆگەی ڕاشکاوانە ئەگەر بەڕێزت وەکو ئەگەر پۆستە حزبەکەت لێ وەربگرین لە ئێستادا بۆ ئەو پرسیارە وەکو خەڵکی مەخمور چی بە یەکێتی و پارتی دەڵێت؟ من ئەگەر پۆستە حزبەکەم لێ بستینەوە پیرۆزت سەرکەوتوی شانی زیاتری کاک ڕەشاد بەس بۆ پرسیارە قوربانتم نانێ وەکو هاوڵاتی وەکو هاوڵاتی با قسە بکەین ئێستا لێرە بە ئەم پۆستەیە ئۆکۆی جەنابەت باسی کرد دا بماڵدرێ وەکو هاوڵاتێک با قسەیەک بکەم با وەکو هاوڵاتێک قسە بکەم بەڵێ ئەم من بخۆشم زۆر ڕاشکاوم بەڕاستی لە قسەکردن زۆر ڕاشکاو قسە دەکەم من پێم وایە دەبێت سەرکرداتی وێچەتی و پارتی کۆتا بێنن بەو چەق بەستووە دەبی کۆتای بێنن بەڕاستی ئەگە بمانەوێت داهاتوی ئەمە ئەم ناوچێ ئەم خەتە گەرمە بە تایبەتی خەتی ئێمە هەر لە بەڕاستی شنگال تا دەگەیتە گوڵاڵە پێویستی بە سیاسەتی نەرمتر هەیە بە ئاگاتر هەیە بۆی ئەوەی لە دەستمان چووە بیوەستێنین ئەو خوێنن ئەو نزیفە زیاتر پەری پێ نەدێت زیاتر بیوەستێ ئەو خوێنە بوەستێنین زیاتر لەبەری نەڕاتن بۆی لە داهاتوو کاری بێکەوەی بکەین بۆی ئەو دەستمان چوو بیژێڕینەوە بەڕاستی بۆی ئومێد دەکەم سەرکرداتی یەکێتی و پارتی لە ئاستی باڵا بێکەوە تێگەشتی زیاتر زمینی باشتر بۆی تێگەشتنی زیاتر بڕخسێتن بۆی کۆتایی بەو چەق بەستوی لە هەرێمی کوردستان هەیە بێتن و کابینەیەک دروست بکەن کابینێکی خزمەت وزار خزمەتی کۆی پێکاتە و ئەتاچی کورد بکە بەبێ جیاوازی بەڕێز ڕەشاد گەڵاڵی لەو بەرنمەیە ئەو پۆستەکەشمان دایتەوە کاک ڕەشاد قوربانتم سپاس دەکەم زۆر سپاس سەرکەوتووی پیرۆز ڕەفەق بی وەک هەمیشە مەمنون سپاس بۆ ئێوە سپاس قوربانتم هەمیشە سپاس بۆ بەڕێز ڕەشاد گەڵاڵی جێگری لێ پرسراوی مەڵبەندی مەخموری یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ دەرفەتە کاک ڕەشاد گەڵاڵی